تو لەوانەیە لەو خواردنانە بیبینن کە چەوری و شەکەریان زۆرەوە یاخود لە کەمی وەرزش و ڕاهینان و یاخود هەردوو. بەڵام بە پێڕێکخراوی تەندروستی جیهانی سەدان ملیۆن کەس لە سەرانسەری جیهان کێشیان زۆرتر دەبێت و هەرچەند قەڵەوتر بن ترسی تۆشبوونیان بە دیابەتیس و یاخود شەکەر زۆرتر دەبێت. چاقی و نەبوونی چالاکی فیزیکی مەرجی هاوبەشن کە پەیوەندیان بە هەردوو جۆرە نەخۆشی شەکەرەوە هەیە. هو پێشبینی دەکات تا ساڵی 2030 330 تا 360 ملیۆن کەس نەخۆشی شەکەریان دەبێت. دکتۆرەکان بۆ دەیان ساڵە پێشنیاری ڕژیم و وەرزش دەکەن بۆ نەخۆشەکانیان. ئێستاکە لێکۆڵەران تێبینی ئەوەیان کردوون کە پلەی بەرزی چەوری هۆرمۆن دروستکەر پاش هەموو شتێک لەوانەیە بەو جۆرە بەد نەبێت. ڕاو ڤان دام لە تەندروستی گشتی هاروەردەوە دەڵێ. ئەو چەورەی کە تۆ لە لەشتدا هەیە ئێمە پێمان وابوو هەر لەوێدایە و کارێکی ئەو تۆ ناکات. بەڵام هەموو جۆرە ئیشارەی مولکولەکان دەشارێتەوە کە وا دیارە ئەوەش یەک لە کارە گرنگەکان بێت. زانایان دەمێکە لەبارەی ئەو چەوریەی هۆرمۆنی ئادێپەرنەکتن دروست دەکات زانیویانە، بەڵام ڤاندام و هاوکارانی لە هارڤارد بەلایکەم بە 14,000 نەخۆش ڕەوانی ون و پشتڕاستی شتێکی سەرنجڕاکێش دەکەن. ئەوان دڵنیانی لەبەر چی؟ بەڵام ئەو نەخۆشانەی مەترسی کەمتریان هەیە لە دوو جۆرە نەخۆشی شەکەر وا دیارە پلەیەکی بەرزتری ئەدێپەرنەکتنیان هەیە. لە ڕاستیدا کاریگەری سوودمەندانەی لەسەر جگەر و ماسوولکەکان هەیە و ئینسولۆنیش زیاد دەکات و هاوکردنیش کەم دەکاتەوە. ڤاندام دەڵێ پەیوەندیانی وان ئەدیپەنەکتن و کەمی مەترسی نەخۆشیەکە سازگارە بێگەودانە درێژی و کورتی ڕەگەز و نیرێنۆمێنای ئەو کەسە و دەڵێ کە ئەوە ئومید بەرزەکاتەوە بۆ تیماریکردنێکی زۆرتر لە ڕێگای ئەدیپەنەکتن و یاخۆ ڕێگاگرتن لە خودی نەخۆشیەکە. ئەمە دەرەنجامێکی سەرنجڕاکێشە چونکە ئێمە دەزانین هەندێک گروپی نەژادی و ڕەگەزی وێ دەچێت زووتر تووشی جۆری دووی نەخۆشی شەکرە ببن. لێکۆڕینەوەکە لەم دوایانەدا لە ژۆرناڵی ئەمریکان مەدیکەڵ ئەسۆسیێشن بڵاو بووەتەوە. ئەوە ڕاپۆرتێک بوو لە بەشی کوردی دەنگی ئەمریکا.